بەخێر بێن بۆ پۆدکاستی کوردی TV. ئەمڕۆ باسی کوردانی ئیسرائیل دەکەین. لەم پۆدکاستەدا بە هێواشی و بە وشەی سادە قسە دەکەین. ئەگەر سۆرانیت لە ئاستی دەستپێکدایە، ئەم پۆدکاستە بۆ تۆیە. کوردانی ئیسرائیل زۆربەیان کوردانی جوولەکەن. خێزانەکانیان نزیکەی 3000 ساڵ لە کوردستان ژیاون. ئەوان لە چەندان شارۆچکەی بچووکی باکووری عێراق و ئێراندا دەژیان. گرنگترین شارەکان زاخۆ، ئامێدی، دهۆک و مووسڵ بوون. جوولەکەکانی کوردستان بە زمانێکی تایبەت قسەیان دەکرد. ناوی ئەم زمانە لیشانە دیدانە، کە بە ئارامی واتای زمانی ئێمە دەگەیەنێت. ئارامی زمانێکی زۆر کۆنە، 3000 ساڵە. ئەمە ئەو زمانە بوو کە عیسا پێی قسە دەکرد. زۆر لە جوولەکەکانی کوردستان بە کرمانجی و سۆرانیش قسەیان دەکرد. ماوەیەکی درێژ بە ئاشتی لەگەڵ دراوسێ کوردە موسڵمانەکانیان دەژیان. ئافرەتێکی کورد جوولەکەی ناودار ئۆسنات بارزانی بوو. ئەو لە ساڵی 1590 دا لە نزیک دهۆک لەدایک بوو. باوکی ڕابێکی گەورە بوو، مامۆستایەکی ئاینی جوولەکە. کوڕی نەبوو، بۆیە هەموو شتێکی فێر کرد. ئیبری، تەورات، تەلمود و کابالای فێر کرد. دوای مردنی باوکی خۆی بووە ڕابی. ئەو یەکەم ئافرەت ڕابی لە مێژووی جوولەکەکانە. ئەمڕۆ ئەو پاڵەوانێکە بۆ جوولەکەکانی کورد. ئێستا دەینە سەر کۆچبەرە گەورەکە. لە ساڵی 1948 دا دەوڵەتی ئیسرائیل دامەزرا. دوای ئەمە ژیان بۆ جوولەکەکان لە عێراق متمانە لێبڕی. حکومەتی عێراق موڵک و هاوڵاتی بوونیانی لێ سەند. لە نێوان 1950 و 1951 دا نزیکەی هەموو جوولەکەکانی کورد کوردستانیان جێهێشت. بەم کۆچبەرە گەورەیە ئۆپراسیۆنی عەزرا و نەحەمیا وترا. فڕۆکە گەورەکان هێنانیانە ئیسرائیل. نزیکەی 50,000 جوولەکەی کورد لەم ئۆپراسیۆنەدا هاتن. هەموو کۆمەڵگەی جوولەکەی زاخۆ لە ساڵی 1951 دا کۆچی کرد. ڕێگەیان پێ نەدرا کە بگەڕێنەوە. ناچار بوون هەموو شتێک بفرۆشن. لە ئیسرائیلدا ژیان لە سەرەتادا زۆر سەخت بوو. زۆربەیان جووتیارە هەژارەکان بوون و عیبریان نەدەزانی. حکومەت لە کامپی چادریدا داینان. ناویان مەعبرود بوو. ساڵانێک لەم کامپانە ژیان. هێواش دەستیان بە بنیادنانی ژیانێکی نوێ کرد. زۆربەی جوولەکەکانی کورد لە ئۆرشەلیمدا نیشتەجێ بوون. بە تایبەتی لە گەڕەکەکانی ناخلاوت و موسرارا دەژیان. جوولەکەکانی دیکەی کورد لە تەل ئەڤیڤ و حەیفا نیشتەجێ بوون. زیاتر لە 30 گوندی کشتوکاڵی لەلایەن ئەوانەوە دامەزرا. ئەمڕۆ نزیکەی 200,000 جوولەکەی کورد لە ئیسرائیلدا هەن. نیوەیان هێشتاش لە ئۆرشەلیم دەژین. لە سەرەتادا کاری سادەیان دەکرد. زۆریان وەک هەمماڵ، بیناساز و جوتیار کاریان دەکرد. نەوەی یەکەم زۆر بە دژواری خەباتیان کرد تا منداڵەکانیان بخوێنن. ئێستا منداڵ و نەوەکانیان دکتۆر، پارێزەر و مامۆستان. پیاوێکی کورد ئیسرائیلی ناودار یەتسحاق مۆردەخایە. ئەو لە ساڵی 1944 دا لە ئاکرەی کوردستان لەدایک بوو. وەک منداڵێکی بچووک لە ساڵی 1949 دا هاتە ئیسرائیل. بووە جنەڕاڵ لە سوپای ئیسرائیلدا. لە 3 شەڕی گەورەدا شەڕی کرد. دواتر بووە وەزیری بەرگری ئیسرائیل. ئەو گرنگترین جوولەکەی کورد بوو لە سیاسەتی ئیسرائیلدا. کورد ئیسرائیلیەکی ناوداری دیکە گۆرانیبێژ ئیتسیک کالایە. بە 3 زمان دەڵێت: عیبری، کوردی و ئارامی. 30 ئەلبۆمی دروست کردووە.
مۆسیقای کوردستان لە ئیسرائیلدا زیندوو ڕادەگرێت. جوولەکەکانی کورد زۆر کەلتوریان لە کوردستان پاراستووە. گرنگترینیان جەژنی سەهرانەیە. ئەم جەژنە زۆر کۆنە، 2000 ساڵە. ناوی سەهرانە لە وشەی کوردی سەیران هاتووە. سەیران بە واتای گەشت لە سروشت و خۆشی دێت. لە کوردستان خێزانەکان چەند ڕۆژێک دەچوون بۆ دەشت و کێوەکان. هەلپەڕکێیان دەکرد. گۆرانیان دەوت و پێکەوە لە دەرەوە دەیان خوارد. ئەم جەژنە وەک نەورۆزی کوردی وایە. لە ئیسرائیلی ئەمڕۆدا سەهرانە لە کاتی جەژنی سوکۆتدا ئاهەنگ دەگێڕدرێت. هەزاران کەس لە پارکە گەورەکاندا کۆ دەبنەوە. جلوبەرگی کوردی دەپۆشن، هەلپەڕکێی کوردی دەکەن و خواردنی کوردی دەخۆن. هەندێک جار کوردە موسڵمانەکانی کوردستانیش وەک میوان بانگ دەکرێن. ئەمە دەری دەخات کە دۆستایەتی نێوان کورد و جوولەکە بەردەوامە. خۆراکی جوولەکەکانی کورد تایبەتە. کوبە دروست دەکەن. جۆرە کادێک بە گۆشتەوە. نانی کوردی، توریشی و چەندان شۆربە دروست دەکەن. ئەم خۆراکانە ئەمڕۆ لە هەموو ئیسرائیلدا خۆش دەبیسترێن. زمانی لیشانە دیدان ئێستا لە مەترسیدایە. تەنیا کۆنترین کەسەکان هێشتاش بەباشی پێی قسە دەکەن. جوولەکە گەنجەکانی کورد عیبری وەک زمانی یەکەم قسە دەکەن. ئێستا هەندێک زانکۆ ئەم زمانە دەخوێنن و دەیپارێزن. جوولەکەکانی کورد خۆشەویستیەکی قوڵیان بۆ هەردوو ئیسرائیل و کوردستان هەیە. زۆریان ئەمڕۆ وەک گەشتیار سەردانی کوردستان دەکەن. دەیانەوێت شارۆچکەکانی باپیر و باپیرانیان ببینن. سیناگۆگی زاخۆ هێشتاش ئەمڕۆ لەسەر پێیە. لە ساڵی 1992دا ئیسرائیل و هەرێمی کوردستان دەستیان بە پەیوەندی دۆستانە کرد. جوولەکەکانی کورد یارمەتیدەر بوون بۆ دروستکردنی ئەم دۆستایەتیانە. ئەمڕۆ جوولەکەکانی کورد بەشێکی گرنگی کۆمەڵگەی ئیسرائیلن. ئەوان لە سوپا، لە سیاسەت، لە مۆسیقا، لە بازرگانیدان. ئەوان ئیسرائیلی شانازین و کوردی شانازیشن. ئەوان پردێکن لە نێوان دوو گەلی کۆندا. دۆستایەتی نێوان کورد و جوولەکە زیاتر لە 2000 ساڵە. ئەم دۆستایەتیە هێشتاش ئەمڕۆ لە دڵی کورد ئیسرائیلیەکاندا زیندووە. بەم شێوەیە چیرۆکی کوردانی ئیسرائیل چیرۆکی یاد و هیوایە. زۆر سوپاس بۆ گوێگرتنتان. ئەگەر ئەم پۆدکاستت پێخۆش بوو، تکایە ببە بە بەشدار بۆ کوردی تیڤی. هەتا بەشێکی دیکە. خوا حافیز.